بەناوی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز کاک مەسرور بەرزانی و کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ تازە گوڵینەمان لەسەر مەزاری شەهیدانی گەلی کوردستان داناوە ئەمانەی کە بوونە قوربانی ئاشتی و ئارامی هەرێمی کوردستان. دیارە دەستکەوتەکانی ئەمڕۆی گەلی کوردستان چ سەرۆکایەتی هەرێم حکوومەت پەرلەمان ئەم ئازادیە بەری ڕەنج و خەبات و تێکۆشانی گەلی کوردستان و خوێنی شەهیدانە و ئەمڕۆ بەڕاستی ئێمە بۆ لە بەرچاوگرتنی ڕەوشی تەندروستی خەڵکی کوردستان بە تایبەتی کەسوکاری قوربانیان بۆیە مەراسیمێکی فراوانترمان نەکرد لەبەر پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان و ڕەوشی تەندروستی و لە جاتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسرور بەرزانی و حکوومەتی هەرێمی کوردستان تاجە گوڵینەمان دانا و ئێمە لە وەزارەتی کاروباری شەهیدان و فەرکراوان هەمیشە یادی کارەسات و ئەو قوربانیانە بەرزەنرخێنین و ڕێز و شتایشی گەورەشمان هەیە بۆ کەس و کاری سەربەرزی شەهیدان. ئومێدەوارین بتوانین لەو ڕەوشێکی گونجاو دوور لە ئەو ڕەوشێکی ئێستا هەیە لە هەرێمی کوردستان لە ساڵانی داهاتووە ئەم یادانە بەسەبەرزیەوە بکەینەوە. جنابەزی فەرهادوڵەمەریم لە ڕوودا و دەبێت دوو پرسیار کە پرسیارێکم لە چوارچەوەی پرۆسەی چاکسازی دەستان کرد بە ئەوانەی بەخێوکەری کەسوکاری شەهیدان هەبوون بڕکران. دەزانستان کردو بۆەوەی لیستی شەهیدان بەتاوی پاک بکرێتەوە. پرسیار دۆشمەوەیە لە ماوەی چەماگی ڕابردوو بڵێ لە ساڵی ڕابردوو وفاتی قوربانیانی گەرمیان لای بەختاوە دەرهێنراون بەڵام هێشتا نەگەڕاودرێتەوە. کەی سەبارەت بە چاکسازی ئێمە ڕێکار و میکانزمی گونجاومان گرتووە دەبەر وێڕایی یاسای چاکسازی و تەبەنیکردنی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و چەند ڕێنمایەکیش دەرکراوە و ڕێکار و ڕێنمایی تازەشمان هەیە و چاکسازی ڕێگا و مەجرای خۆی گرتووەتە بەر ئیشەڵا لە داهاتوان نەتایجی باشێ بێ. تەنها ڕێکخستنە و چاکسازی بۆ ئەوەیە دادپەروەری بهێن ناراوە لە هەرێمی کوردستان. مەسەلەی ڕووفاتەکانیش بەهۆی بارودۆخی کۆرۆناوە بوو لە داهاتوودا بەرنامەمان هەیە بۆ هێنانەوەی ڕووفاتی شەهیدان.